مەلێ بەرزان بۆ شروعێکنا زێدەتر لە سەرچوونە شاندە هەرێما کوردستانê بۆ بەغدا و کۆمبوون و دانوستاندنên wan digel hikûmeta Bexda û Hezbolayên cuda cuda yên Iraqî nihar serhêla telefûnê Sedî Ehmedpîre endamê Mekteba Siyasî Yekîtiya Niştimaniya Kurdistanê digel me de Sedî êware baş. êware baş û êwareyê hemû bîneranî badînan saq baş. Welê Kayek Sedî yanî serdanî wefdî Herêmê Kurdistan بۆ Bexda yanî girîngtirîn destkewtekanî çi hebe ke xelkî Kurdistan lê çawarê bikirê? Li rastî de serdانî wefdî Herêmê Kurdistan بۆ Bexda asayîkirnەwەی peywendî yani tetbîr legel Bexda tebîîtir e lewey muqatea legel Bexda heye. ئێمە تا ئەم لەحزەیەش تا ئەو ڕۆژەی کە ڕفرەندۆم دەکەین جودا دەبینەوە بەشێکین هەرێمێکین لە پێگەیەکی جغرافی ناوی کۆماری عێراقە. استحقاقاتی قانونی دەستوری مادی مالی اقتصادی اجتماعی هەمانە لەسەر عێراق و قەتع عێراقە لەگەڵ عێراق و مقاتعە لەگەڵ عێراق پۆزیسیۆن و موقعی هەرێمی کوردستان ضعیف دەکە لە مقابل دەوڵەتانی دەوروبەر و لە هەمان کاتیشدا لە چەند ساڵی ڕابردوو ئێمە سەرکەوتوو نەبووین لە بەرنامەی سیاسی و اقتصادیمان و عێراقی سەرکەوتوو نەبوو بۆیە هەردوو لامان دوو تەجروبەی سەرنەکەوتومان هەیە بە دڵنیاییەوە عێراقی بەیەکەوە عێراقی فدرال لەگەڵ هەرێمی کوردستان بەیەکەوە توانایەکی عەسکەری باشتر توانایەکی اقتصادی باشتر و توانایەکی سیاسی و قورساییەکی سیاسی زیاتری هەر دەبێتە ناوچەکە. ئەگەر ملاحەزە بکەی لەو هەموو گفتوگۆ و چالاکیە دیپلۆماسیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لە ماوەی دوایی لە نێوان تورکیا و ئێران و رووسیا و ئیسرائیل و سووریا کەس حسابی بۆ عێراق نەکرد. يعني خو جيوبوليتيكي عراق جيوبوليتيكي جرينجا عراق كتليش اقتصادي جرينجا 400,000 كيلومتر مربع بر خير وبركات له منطقيات وزور المندج ولد داعش بلام كت حساب وانا كسر دي اويكا حكومتي مركزي حكومتي ضعيفه او بارسمون عراقي ضعيف تركتو بويكا حساب وانا ئەگەنا مەفروض بوو وەکو ئێران وەکو تورکیا وەکو رووسیا وەکو ئیسرائیل حساب بۆ عێراقیش بکرێت چ لە کۆنفرانسەکانی جنێڤ لەسەر سووریا چ لەو کۆبوونەوانەی کە لە نێوان تورکیا و وڵاتانەکدا چۆنی وەفدی کوردی بۆ بەغا بە دڵنیاییەوە لە مەوقعێکی بەقووەتەوە دەچێت چونکە عێراق سەرکەوتوو نەبووە و بەڵام دەردەکەوێت هەردووکمان احتیاجیمان بەیەکەوە ئیرادەیەکی نێودەوڵەتیش هەیە بۆ ئێمە بەیەکەوە ئیشکەین بە تایبەتی لەم مەرحەلەیە کە شەڕی دژی داعشە. بەڵێ کاک سعدیانی پێشتر پێش ئەوەی کە ئەو وەفدە بچێتە بەغدا یعنی لایەنە کوردیەکان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە هیچ کۆبوونەوەیەکیان کردووە کە لەسەر هەندێک خاڵی دیاریکراو یعنی ئەم وەفدە بچێتە بەغدا و دانوستاندن لەسەر بکە. سوالەکە تێنەگەیشت. مەبەستمەوە ینی پێش ئەو وەفدە بچێتە بەغدا چونکە ئێستا هەندێک لایەنی سیاسی کوردستانی بەشدار نین لە وەفدەیە ینی پێش چوونی وەفدەکە هیچ کۆبوونەوەیەک کراوە لایەنی سیاسی بۆ بەشداری یعنی نامەوێت لەسەر ئەو مۆزوع تعلیقی بدەم من پێم باشترە کە وەفدەکە ئێستا دەگەڕێتەوە لەگەڵ ئەوان قسە بکەن بەڵام من پێم وایە وەفدە وەفدێکی بەهێزە و هەوڵی ئەوە بدەین ئێمە خەیری ئەگەر هەبووە خێرەکە خێری هەموو لایەنەکە و ئەو لایەنانەی بەشدارن یا بەشدارنی هێزن بۆ ئەو پەیوەندیە بە تایبەتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بڕیارەی کە لە 26 مانگی 1 ساڵی 2016 دامان لەوەی کە حتا حیزبەکانیش دەتوانن مساهەمە بکەن لە ئاساییکردنەوەی عەلاقات لەگەڵ بەغدا ئێمە دوو جار چوین بۆ بەغدا جاری ئەخیر 23 مانگی 8 مانگی ڕابردوو بوو هەموو لایەنەکانمان دی و ئاگاداری سەرۆکایەتی ئاگاداری حکوومەتی هەرێممان کردەوە کە بەڵێ لە عێراق جەوێکی ئیجادیەیە نەفەسێکی ئیجادیەیە احتیمالی ڕێککەوتنەیە و پێم وایە کاک مەسعودی ئەو مۆزوعی ئیستیفادە لێ کرد ئەو هەنگاوە هەنگاوێکی باشە سەرکەوتوون ئینشاءالله.